وەڵێ بەڕێزان وەک هەموو لایەکان ئاگادارن کاتێک کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دەست بەکار بوو کۆمەڵێک ئاستەنگیان لەبەرچاو بوو کۆمەڵێک ئاستەنگ کۆمەڵێک قەیران بەرەوکی حکوومەتی هەرێمی کوردستانی گرتبوو بەڵام پێداگری کابینەی نۆهەم لەسەر جێبەجێکردنی بەرنامەکەی وای کرد تاکو ئێستاش لەسەر قاچی خۆی ڕابوەستێ و ئەو ئامانجانەی کە دەیویست پێکانی ئەوە جگە لەوەی کە دەوڵەتی عێراق زۆر بەڕاشکاوانە بابیڵین وەکو داگیرکەرێک ڕفتاری لەگەڵ هەرێمی کوردستان کردو لە 2014ەوە موچە و قوتی خەڵکی کوردستانی بڕیوە و سیاسەتی برسیکردنی لەگەڵ هەرێمی کوردستان پەیڕۆ کردووە بەڵام حکوومەتی هەرێم بە دیاریکراوی کابینەی نۆهەم توانی بێجگەل لەوەی کە پرۆژەکانی جێبەجێ بکات بتوانێت کە موچەی خەڵکی کوردستانیش بدات ئێمە لە ڤیدیۆڵێکدا قسەی زیاتر لەسەر ئەو پرۆژانە دەکەین ئەوانەی کە لە هەرێمی کوردستان هەبوون و بە دیاریکراویش لەگەڵ زۆر بەڕێز ئاگرۆس فەتاح بریکاری وەزارەتی پلاندانان کە ڕاستەخۆ لە ستودیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە کاک زاگرۆس بەخێر بێن زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان ئێمە لە ڤیدیۆڵێکدا قسە زیاتر لەسەر ئەمانەکەین و ڕوونکردنەوەی جەنابەت زۆر پێویستە ئەگەر ئێستا بە زۆر باشە دیارە پرۆژەکانی حکوومەت چین ینی وەزارەتی پلاندانان یاخو بەگشتی حکوومەت ئەوانەی کە پرۆژانێ هەندێکی تەواو کراوە هەندێکی تەواو نەکراوە چەند پرۆژە بۆ ینی 1632 پرۆژە ئێمە باسی کابینەی نۆ دەکەین بە 1105 ملیار دینار ئەوەندەی تێچووە بێ بە دوو بەشەوە بەشێکیان ئەوەیە کە پەرەپێدانی پارێزگاکانە چەند پرۆژەیە بووە 894 پرۆژە بە بایی 325 ملیار دینار پرۆژەی وەزارەتەکان 738 پرۆژە بووە بە بایی 781 ملیار دینار کاک زاگرۆس بە لەسەر ئەمەیان تۆزێک ڕابۆسین بزانین ئەمە ڕوونکردنەوەی دەوێت بەڕاستی ئەمەی کە دەڵێن پەرەپێدانی پارێزگاکان 894 پرۆژەیە 325 ملیار دینار جیاوازی ئەمە لەگەڵ ئەوان چێت دواتر ئەوەمان بۆ ڕوون بکەیتەوە ئەمەیان چییە ئەمە چۆن ینی مەبەست لە پەرەپێدانی پارێزگاکان چییە؟ سپاس بۆم دەرفەتە کاکات طبعا کە ئێمە حکوومەت کە یەکێک لە ئەرکەکانی جێبەجێکردنی پرۆژەیە بە دوو سیستەم یاخود بە دوو شێوازی جیاواز جێبەجێ دەکات باشە لایەنێکیان لەلایەنی پارێزگاکانەوانێ واتە ئیداری مەحەلیەکان پارێزگاکان پرۆژەکان جێبەجێ دەکەن لە لایەکی کەشەوانێ وەزارەتەکان جێبەجێ دەکات وەزارەتەکانی کە لە ناو حکوومەتی هەرێما کار دەکەن ئەوانش پرۆژیان هەیە لە ڕێگەی پرۆژەکان و خزمەتگوزاریەکانی خۆیان دەگەێنن پەرەپێدانی پارێزگاکان کە تەنمەیە قالمیشی پێنە لە عێراقا ئەمانە کۆمەڵێک پرۆژن کە لەلایەنی پارێزگاکان و ڕاستەوخۆ جێبەجێ دەکرێت شێوازی ئەم پرۆژانەش عادەتەن و پرۆژانن کە پرۆژەی بچووکن خزمەتگوزاری قەزا و ناحیەکان و ناوشاری شارۆچکەکانە کە ئەمە پرۆژەی بەخشوک و مامناوەند لە خۆی دەگرێت باش لەماوەی ساڵێکا بێت جێبەجێ بکرێت ئەمە پارەکە لە چۆ دێت پارەی ئەمەیان حکوومەتەوەی خۆیانە نەخێر ئەمە حکوومەتی عێراق وەک دەزانن لە سەرەتای 2014وانێ تا ئێستا زۆر بەناڕێکی پشکی هەرێمی کوردستانی داوە بە تایبەتی لە کابینەی نوێما هەر زۆر بەڕاشکاوی دوای ساڵێک لە کابینەکە بە تاواتی قوتی هەرێمی کوردستانی بڕی و هیچ پارێک نهاتوە ئێمە توانیمانە لە ڕێگەی ئەو بەرنامانی کە دامان ناوە ئەو پارەی کە لە داهاتی نەوت و داهاتی ناخۆ دەستمان دەکەوێت بڕێکی بهێڵینەوانێ بۆ جێبەجێکردنی و پرۆژانە چونکە ئیشی حکوومەت تەنها پێدانی موچە نییە یەکێک لە ئەرکەسەرێکیەکانی ئێمە گەیاندنی خزمەتگوزاریە خیرتاکردنی بەردەرگای ماڵی خەڵکە گەیاندنی کارەبایە گەیاندنی ئاوە پرۆژەی خزمەتگوزاری ترن کە ئەمانە پێویستی پێێتی دروستکردنی قوتابخانەیە دروستکردی بنکەی تەندروستیە کە ئەمانە بێ بە بەردەوامی ئێمە کاری لەسەر بکەین لە کابینەی نۆ ئێمە دووبارە دەستمان پێکردەوانێ حکوومەتی هەرێمی کوردستان دەستی پێکردەوە بە وەگەرخستنەوەی ئەو پرۆژانە و جێبەجێکردنیان و کۆمەڵک پرۆژەی باشی جێبەجێ بووە ئەمەی کە لە بەردەستانە هی پەرەپێدانی پارێزگاکانە بەس بۆ پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکانە ئێستا من 4 پارێزگا و 4 ئیداری سەربەخۆمان زۆر باشە ئێستا ئەوەی پرۆژەی وەزارەتەکان کە 738 پرۆژەیە ئەویش بایی 781 ملیار دینار بوو جا لێرە پرسیارێککە دێت پێشوانی ئەمانە لە ناو وەزارەتەوە ئەم پرۆژانە جێبەجێ دەکرێن ئەمانە یاخود ینی جیاوازەکەی لەگەڵ ئەمە بابڵین چیە جیاوازی پەرەپێدانی پارێزگاکان لەگەڵ وەزارەتەکانە وەزارەتەکان ئێستا مەسەڵەن بۆ نمونێمە وەزارەتی شارەوانیمان هەیە کۆمەڵێک پرۆژە جێبەجێ دەکات بە تایبەتی پرۆژەی وەزارەتەکان بەگشتی یەکێ لە جیاوازی سەرەکیەکانی لەگەڵ پەرەپێدانی پارێزگاکانەوەی کە پرۆژەکانی گەورەترن استراتیژیترن مودەی جێبەجێکردنیان زیاترە پرۆژەی ڕێگەوبانی تایە پرۆژەی دروستکردنی بەنداوی تایە پرۆژەی
دروستکردنی ینی کۆمەڵێک پرۆژێ تێدایە محەتاتی کارەبایە گواستنەوەی کارەبایە ئەوانە هەمووی ئەکەوێتە بەردەم ئەرکی وەزارەتەکان کە ئەوان جێبەجێ دەکەن کە ئەوانی جێبەجێ دەکەن لە پارێزگا جیاوازەکان جێبەجێ دەکەن. زۆر باشە ئەگەر برادران سڵادی دووهەم بێت بۆ ئەوەی باش ئێستا دیسانەوە هەر لەسەر ئەمانە هەڵوێستە دەکەینەوە پەرەپێ دیسانەمەش پەرەپێدانی پارێزگاکانە وەکو گوتمان 1994 بۆ بە 325 ملیار دینار لێرە کاک زاگرۆت ئەمەش دیسانەوە ڕوونکردنەوەی دەوێت ئەگەر تەماشا بکەیت لە هەولێر 94 پرۆژەیە لە ئەستێمانی 79.7 ئەمە پارەکەیە یاخود پرۆژەیە ئەبێ ئەمە ڕوونکردنەوەمان هەبێ دۆک 64.4 ڕاپەڕین 20.7 زاخۆ 20.4 سۆران 17.8 گەرمیان 15.1 هەڵەبجە 12.1 ئەگەر ڕوونکردنەوە لەسەر ئەمە کاک زاگرۆس ئەو بودجەی کە ئێمەدامانەوە بۆ پەرەپێدانی پارێزگاکان بۆ ئەو پرۆژە بچووکانی لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان دەکرێت ئێمە بێ دابەشی بکەین بەسەر 4 پارێزگا و 4 ئیدارەی سەربەخۆمان کە هەیە هەر پارێزگایەک بەپێی ڕێژەی دانیشتوانی خۆی بەپێی ئەو چڕیەی دانیشتوان ئێمە ئەتوانین ئەوە دابەش بکەین بۆ لەبەر خاتوێکە پێداویستیەکان زۆرن هەموو پێداویستیەکان لە پارێزگاکەوە بۆ پارێزگایەکی تر ئەوە نییە پارێزگایەک زۆر پێشکەوتو بێ پارێزگای کەمتر ببێ پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان هەمان پێویستیان بە خزمەتگوزاری هەیە ئەو خزمەتگوزاریانە زۆریە بێت جێبەجێ بکرێن بۆیە ئێمە تەنها مواشرێک و باشترین مواشر کە بتوانین پشتی پێ ببەستین ڕێژەی دانیشتوانە ئێمە بەپێی ڕێژەی دانیشتوان پشکی هەر یەکێک لە ئیدارە سەربەخۆکان و پارێزگاکان زیاد دەکەینەوانێ بەڵام تایبەتمەندیەک درراوە بە پارێزگای هەڵەبجە کە لە پشکی خۆیان کە لە سەعات 2 مەبلەغ ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستانیان هەیە لەبەر خاتی گرنگی هەڵەبجە لەبەر خاتی کۆمەڵێک نیشاندەری تر و دامکردنی و پارێزگای و پێویستی زیاتریان ڕێژەی پارێزگای هەڵەبجە کەمێک زیاترە کەواتە کاک زاکرۆ دەتوانین بڵێن ئەمە وەڵامێکیشە بۆ ئەو کەسانی کە ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان بڵێن زیاتر پرۆژە لە هەولێر جێبەجێکرا و دیارە مەسەلەکە چڕی دانیشتوانە لە هەر جێگایەک چڕی دانیشتوان زۆر بێ حتمما پێویستی بە خزمەتگوزاری زیاتر هەیە ئەگەر سلایدی دوای ئەو بێت باش زۆر باش ئەگەر تەماشای ئەمەیان بکەین ئەبینین باش ئەگەر سیرکەی لێرە لە ئەو پرۆژانەکە بە جۆرەی سێکتەر دابش کراوە ئەگەر تەماشاکەین لە گواستنەوە و کۆگا واتە هەم گواستنەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکیکە من نازانم ئەمە داخۆر ڕێگەوبانیش دەگرێتەوە یاخودنا لەگەڵ کۆگاکردنی ئەو شوێنانە کە زۆرترینی ئەمە لێرە 183 بۆ تەرخان کراوە مەسەلەی ئاوەڕۆکان ئەمەش یەکێکە لە سێکتەرە گرنگەکان 59.5 ژێرخان و خزمەتگوزاری ئەمەش دیسانەوە کە ژێرخانی هەرێمی کوردستان هەموو لایەک زۆر باش دەزانن لە 100 ساڵی ڕابردووە بەردەوام ژێرخانی هەرێمی کوردستان لەلایەن عێراقەوە وێران دەکرێت ئەو 20.1 پەروەردە هەفتەیە تەندروستی 10.6 کشت و کاڵ 5.2 ئەوەی کە دیاری نەکراوە ئەمەش دیسانە بێ کاک زاگرۆز لەسەر ئەمەش هەڵوێستە بکەین ئەمەش ڕوون بکرێتەوە گەشت و گوزار 2 حکوومەت و کۆمەڵگەی مەدەنی 1.5 دروستکردن 1.1 بانک و خزمەتگوزاری داراییش ئەمەشیان ڕەنگە هەڵوێستەی لەسەر بکەین کاک زاگرۆز مەسەلا ئەمێنێتەوە پەیوەندی پێم وابێ پەیوەندیەکان مەبەست لە تەلەفۆنات و ئەوانەیە ئەگەر ئێستا یەک لەسەر هەڵوێستەی لەسەر بکەین مەسەرەن دەڵێ بانک و خزمەتگوزاری دارایی ئەو یەکە بۆچی ینی بۆچی کەمترینە بەڵێ ئەمە ئەو 325 ملیاری پەرەپێدانی پارێزگاکان کە باسمان کرد ئەو پرۆژە بچووکانەی پارێزگاکانە کە ئێمە پارەمان بۆ تەرخان کردووە تەمەەن دابەشمان کردە سەر پارێزگاکان جا نەتیجەی ئەمە ببزانێکین بەپێی سەکتەرەکان بەپێی سەکتەرەکان چۆن دابشکراوە ئەمە ئەو سەکتەرە نێودەوڵەتیانن کە سەکتەری ئەساسین لە هەموو حکوومەتێکە ئێمە بە کۆمەڵێک پێوە دەڕوین کە پێوەری سەکتەری پێڵین کە لەسەر مستەوای عالەمە لەسەر ئەم دەستەبەندی و پۆڵەنبەندی سەکتەرەکان کارکراوە کە بزانێکین دیە هەر یەکێک لەو سەکتەرانە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان کە سەرپرش کراون لەسەر دانانی ئەو بودجەی کە بۆیان تەرخانکرا بۆ پرۆژەکان چۆن دابشکرا وەکو لێرە دەردەکەوێت ئێمە باسی گرنگترینیان بکەین کە گواستنەوە کۆگا تەبعەن ئەمە سەکتەرێکی گرنگە گواستنەوە مەبەستمان هەتا خزمەتگوزاری شەقامەکانە ئەوانە هەموویەکەوێتە بواری گواستنەوەوانێ هاتوچێ هاوڵاتیانە ئاوەڕۆکانێکێکە لە هەرە سەکتەرە گرنگەکان لە هەرێمی کوردستانە پارێزگاکانیش بە هەمان شێوە گرنگیان پێداوە و بە هەمان شێوە پەروەردە و بەکارهێنان و بەرهێنانی وزەوانە
پەروەردە وازەحە بەکارهێنان و بەرهەمێنانی وزەوەش کارەبایە لە وزەیە کە پێویستیمان بەوە هەبووە کە پارێزگاکان ئەو پرۆژە بچووکانی کە پێویستیان پێ بووە بەم شێوەیە ئێمە توانیمانە پۆڵێنیان بکەین کە کەوتونەتە سەر ئەو سەکتەرە جیاوازانەوە. زۆر باشە. سلایدی دوای ئەو ئەگەر باش ئەمەیان دیسانەوە بوو کە لە هەوڵەوە ئێوە باستان کرد پرۆژەی وەزارەتەکانە کە 1938 پرۆژێ 1970 ملیار دینارە. ئەگەر سیرکەی لە شارەوانی و گەشت و گوزار 310.4 کە لە هەمووی زیاترە، ئاوەدانکردنەوە نیشتەجێبوون 143.7 کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو هەشتایە، کارەبا 48.6 تەندروستی 42.75 پەروەردە 42.5 خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی 16.8 دەستەی بۆ بەرهێنان 14.8 وەزارەتی ناخۆ 14.63 وەزارەتی بازرگانی 13.8 و وەزارەتەکانی کە 52.66. ئەگەر یەک سەرنج بدەین کاک زاگرۆ سەیرەکەی شارەوانی و گەشت و گوزار زۆرترینە بۆ ئەمە ئەو بەشەی بودجێ پرۆژەکانی وەزارەتەکانە هەروەک ئاماژەمان پێکرد لە سەرەتایە کە ئێمە 780 ملیارە 780 ملیارمان دابەش کردەوە بەسەر وەزارەتەکان بە پێی گرنگی سەکتەرەکان. طبعاً شارەوانی یەکێک لە دوو جۆرە پرۆژیان هەیە، یەکەمیان هەندێک پرۆژەی ڕێگاوبانیان هەیە یا شەقامی ناوخۆییان هەیە یا کاکەوێتە سنووری شارەوانەکانە، دوو پرۆژەی گەیاندنی ئاویان هەیە. ئاو گرنگترین سەکتەرە لە لای ئێمەیە لەبەر خاتی خزمەتگوزاری ئاو گەیاندنی ئاو یەکێکە لە هەرە پێداویستە سەرەتاییەکان کە هەوڵ دەین لە ڕێگەی جێبەجێکردنی و پرۆژانە بۆ وەزارەتی شارەوانی بتوانین زیاتر ئاو فراهم بکەین. یەکێک لەو پرۆژانی کە لە وەزارەتی شارەوانیایە بۆ نمونە کە متوانم باسی بکەم ئێستا پرۆژەی ئاوی چەمچەماڵە کە خستومانەتە ناو بەرنامەیەوە. چەمچەماڵ یەکێکە لەو قەزانی کە بەڕاستی پێویستی بە پرۆژەیەکی گەورەی ئاو هەیە کە دەستمان پێکردووە لە ناو پلانی وەزارەتی شارەوانیە جێمان کردوتەوە. باش کاک زاگرۆس باسی چەمچەماڵت کرد، دەمێکە ئەو پرۆژەیە قسەی لەسەر دەکرێت، دەمێکە باسی ئەوە دەکرێت کە ئەبێ پێویستە ئەو ئاوایان بۆ ڕابکێشن. ینی ئەگەر لێرەوە بتوانین بڵێن بە چەندی کە تەواوە بێ ئەمە وەکو جۆرێک لە مژدەیەک ئەگەر بیشی دەین بڵێن ئەوە حکوومەت پابەندی بڕیارەکەی خۆی بوو. ئەوە ئێمە وەکو وەزارەتی پلاندانان تقریبا ئێمە وەکو وەزارەتی پلاندانان ئەرکی ئێمەیەکە ئێمە بودجە و تەخمینی تەواوەتی بۆ بکەین بۆ پرۆژەکە و لەگەڵ دەرخستەکەیە کە لەگەڵ وەزارەتی شارەوانیە کاری لەسەر دەکەین بۆ ئەوەی کە ئەم پرۆژێ بکرێتە بواری جێبەجێکردنەوەوانێ ئێمە تەرخانمان بۆ داناوە ڕەزامەندی هەم وەزارەتی پلاندانانی هەیە هەم ئەنجومەنی وەزیران و لە هەمووشی باڵاتر ڕەزامەندی جەنابی سەرۆکی حکوومەتی هەیە. ئەوە کەوتۆتە پرۆسەی تەندەرینەوانێ ئیشەڵا لە ماوەیەکی کەمدا ئەو پرۆسەی تەواو دەبێت و دەردەکەوێت دەبیاکە پرۆژەیە تەواو دەبێت. زۆر باشە کاک زاگرۆس ئەم سلایدەشان تەماشاکە ئەو پرۆژانەی پەسەند کراون ئەمە هیچ دیسانەوە هی وەزارەتەکانە 910 پرۆژەیە 964 ملیار دیناری بۆ تەرخان کراوە. بەڵام ئەگەر تەماشاکەین لە ساڵی 2019 240 بووە، لە 2020 هەڵبەت کۆمەڵێک گرفت هاتە پێشەوە لەوانە نەخۆشی کۆڕۆنا ئەوانە ڕێگربوون بۆ بە 150 لە 2021 یەک جار زۆر بووە بۆ بە 405 بەڵام دیسانەوە لە 2022 هاتۆتە سەر 168 هۆکاری ئەمە چیە؟ ئەمە خەرجی پرۆژەکانە لە کابینەی نوێمە. ئێمە لە کابینەی نۆ تا ئێستا چەندمان خەرج کردووە لە 2019 ئەو لە مانگی حوتەوانێت تا کۆتایی ساڵەکە کە کابینەی نۆ دەستی کرد بەکار 240 ملیار سەرف کراوە. لە ساڵی 2020 کە تووشی قەیرانی کۆرۆنا بووین، تووشی دابەزینی نرخینەوە بووین، تووشی ئەو قەیرانە یەک لە دواییەکانە بووین کە بەڕاستی نەک هەرێمی کوردستانی کردوێ بەڵکو هەموو جیهانی گرتوێوانێ پارە سەرفکردن و جێبەجێکردنی پرۆژە زۆر زەحمەت بوو لە بەرخاتی ئەو ڕێکارانی کە گیرا بوونە بەرەوانی و لە بەرخاتی دابەزینی و توانای دارایی هەرێمی کەشکرد بوون. بەڵام سەرڕای ئەمانش سەرڕای ئەم هەموو کێشانە ئێمە توانیمان لە ساڵی 2020 151 ملیار سەرف بکەین. بەس لە ساڵی 2021 وەزع باشتر بوو، ئێمە توانیمان سعینەوتیش بەرز بۆیەوە ئێمە توانیمان پارە سەرف بکەین. داتای 2022 ساڵی 2022 هێشتا تەواو نەبووە. هێشتا تەواو نەبووە. ئەو پرۆژانە ئەو 160 ملیارە هەندێک داتا هەیە، هەندێک پارە هەیە کە هێشتا سەرف بووە، راپۆرتەکانی نەهاتۆتەوە بۆ وەزارەت کە ئەوش تا کۆتایی ساڵ ئەو ژمارەیە زۆر زیاتر دەبێت لەوەی کە ئێستا هەیە. زۆر باشە. تەوا زۆر باشە کاک زاگرۆ ئێستا یەک پرسیار دێتە پێشەوە ئەگەر بە کورتیش وەڵام دێت و من سوپاسی دەکەم و حکوومەتی عێراقی پێک هێندرا چاوەڕێ ئەکەن ینی وەکو چاوەڕەکردن دیارە ئەگەر هاتوو بودجە لە عێراق پەسەند کرا و دەبێ
بودجێی هەرێمی کوردستانیش بەپێی ئەو ڕێکەوتنانەی کرداوە لەگەڵ هەرێمی کوردستان ئەگەر پاشگەز نەبنەوە چ گۆڕانکاریەکانی پلان و پلانتان چییە بۆ ساڵی 2023 کورتی ئەگەر وەڵام دەیتەوە کاتم زۆر کەم ماوە بوو. ئێمە ئەگەر لەگەڵ عێراق ڕێ بکەوین ئەو پلانی کە هەمانە چرتر یەکەینەوانێ بەهێزتری دەکەین محاولە دەکەین داهاتێکی زیاترمان هەبێ بۆی کە پرۆژەی زیاتر جێبەجێکەین. ئەگەر لەگەڵ عێراقیشا ڕێ نەکەوتین ئێمە لەسەر داهاتی خۆمان و لەسەر توانای خۆمان بەردەوام دەبین لەسەر ئەو نەچەی کە لە 2019 دەستمان پێ کردووە لە 2023 بەردەوام دەبین چۆن لە 2021 و 22 بەردەوام بووین و توانیمانە پرۆژە جێبەجێکەین و موچەش بدەین بە هاوڵاتیان هەر بە هەمان شێوە لە ساڵی 2023 بەردەوام دەبین. زۆر باشە زۆر بەڕێز ئاگرۆز فەتا بریکاری وەزارەتی پلاندانان گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ڕوونکردنەوەکانتان سوپاس بۆ ئێوە زۆر سوپاس. زۆر سوپاس بۆ ئێوە.